شيانم من سنگرم بۆ ڕێحان سەدەم ساڵە لە من مردوو دڵانیان فارم ژن لە گزران شەنگارم ئەوە جەوزێ خود دەربەنی خانە خۆشاندانی ئەم ڕۆژواری دەربەنی خانە بۆ پشتیوانی یا پاکە با بڕوخێ ئەردۆغان گەڵ ئەردۆغان هاوپەیمانن بۆ ئیخوان بژی هەسەدە بژی یا پاکە ڕۆژاوە تەنیا نییە دەربەن پشتیوانی من تحت ظل المحرقة الأردوغانية القطبية الإخوانية حيث أثبت النظام الأردوغاني بشنيع فعاله لەگەڵ دروستبوونی دەسەڵات و کۆمەڵگەی خۆبەڕێوەبەری ڕۆژئاوا دەستی داوەتێ جارێکی تر دەوڵەتی حربی قەیراناوی تورکیا پەلامارێکی سەربازی تری دەست پێ کردووە لە ئێستادا نەک ناوچەکانی جەنگ و ڕۆژاوا بەگرە تورکیا بەم ئۆپراسیۆنە بێپاساوە خەریکە تەواوی ناوچەکە دەخاتە بەردەم مەترسی جەنگ و کاولکاری و ژیان کردنەوە بەبەری داعش و ئەو هێزە تیرۆریست و ڕەشانە کە لەسەر دەستی جەماوەر و شەرڤانانی ڕۆژئاوا و قوربانیەکانی ئەوان تا کەناری لە ناوچوون پاڵ پێوەندران. مێژووی دوودەی سەدەی 21 لەم ناوچەیەدا ئەگەر دیوێکی شەڕ و کاولکاری و کۆنەپەرستی سیاسی بوو بێت ئەوە دیوی دووەمی بە ئەندازەیەکی زۆر بریتی بوو لە بوونی ئەستێرەی گەشاوەی ئەزموونی ڕۆژاوا کە بووەتە ڕەمزی دژەستەمکاری و ڕوبەڕووبوونەوەی بازرگانەکانی جەنگ و هێزە تیرۆریست و هاوناز و هاوپەیمانەکانیان. ئەمەش ئەو هۆکارەیە کە خەونی دەوڵەتی تورکیای دژە ئازادی و ئارامی زراندووە بۆ بەرگەکردن بە هەر ئەگەرێکی سەقامگیری و بژاندنەوە هەر بۆیە داوا دەکەین کە جاماوەری خەڵکی کوردستان لەسەر جەم شار و شارۆچەکان وەک خەمخۆرێ بۆ ڕۆژاوا ئایندەی خۆشیان بێدەنگ و دەنگیان بێندەنگ نەبن و دەنگیان بخەنە پاڵ ئەو نەخێر و ڕیسواکردنە گەورەی کە بەرامبەر دەوڵەتی تورکیا دەستی پێکردووە لە ئاستی جیهان و لە هەردوو ئاستی جەماوەری و دیبلۆماسیدا. هاوکات داوا لە خەڵکی هەرێمی کوردستان دەکەین بە هەر شێوەیەک بۆیان دەکرێت فشاری قورس و جدی بخەتە سەر دەوڵەتی مەرکەزی عێراق و دەسەڵاتدارانی هەرێم لە بەرامبەر ئەو ئیدعای نوێنەرایەتیەی کە بۆ عێراق و کوردستان ڕایانگەاندووە لە کاتێکە کە دام و دەستگاکانی عێراق و کوردستان لەژێر دەست و فەرمانیاندایە بە زووترین کات هەڵوێستی خۆیان ڕابگێنن و سنوورێک دابنێن بۆ هەڕەشەکانی تورکیا لە ناوچەکە و داوای فەرمی ڕوبەڕووی دەوڵەتی تورکیا بکەنەوە کە هێزەکانی لە کوردستان بکشێنێتەوە و کۆتایی بەبوونی ناشەرعی و بێپاساوی لە کوردستان بێنێت. ڕۆژ دەرباس بوون لەسەر ئێریشا داگیرکاریە دەوڵەتە تورکیا فاشیست لەسەر ڕۆژاوای کوردستانê. ئێریشەکە بە ئارمانجا تێکبرنê û tunnekirinê. ئێریشەکە bi taybet li ser hebûna îrada gelê Kurd di Rojavayê Kurdistanê de. Dewleta Tirk ya faşîst xwe azadiya Kurda negirt û li derekê qebûl nake ku Kurdek azad jiyan bike ji bo wê biryara êrişê û tunnekirinê da. Her wiha
تنکرنا پروژه دموکراتیک یا کدوماکور روجلات سوریه دا بری 8 ساله هاتی آوا کرن کو تک ببه چمکی جه دموکراسی و آزادیه دا ترسن هر وها براتیا گلان و جیانا هفبش یا کد هرمه دا هاتی آوا کرن حز دکن تک ببن و کرد و عرب و سریانان بردنا هف و صراعات طافی درست بکنا آرمانجا دولت ترکیه جارك دي تعريب كرنا هرمي وبنابرن سوري ومرتزقن اخوان مسلمين جارك دي تر لهرمك روجاواي كردستان ده بجيب كيا بشتيكو بمليونان كردا لوي هرمي كوچبر بكي راستيا و ايريشي اويا بگمان لبرانبری و هلوست و ایریشا داگرکر ریوبریا خواسریا دموکراتیک هیزن سوریا دموکراتیک به پیشکتیا یا پگه و یا پجه بریارا برخودان دانا از حزد کم جگل مرا بیجم کو ام جهیز خواب باورن ام جه ایرادا خواب باورن ام جگل خواب باورن کوه کاربن نوه ایریشا داگرکر تک بشکنن و سرکفتنن مزن درست بکنا